کوردەکانی باشووری کالیفۆرنیا ئەم ساڵیش وەکو ساڵانی پێش جەژنی نەورۆزیان بە بەشداریکردن نزیکەی 1000 کورد لە پارکی ئەلمۆنتەی لێکسایت ڤیو لە نزیکەی سەندیێگەوە بەڕێوە برد. ئاوایش دەرفەتێکیان خستە بەردەست منداڵانێک کە لە هەندەران گەورە دەبن تا لە کولتوری نیشتمان نزیک ببنەوە و بە باوەڕ بەخۆوە باسی نەتەوەکەیان بکەن. ئێمە زۆر شانازی بە پێشمەرگەکان و گەریلەکانی خۆمان دەکەین کە پێش چەند ڕۆژێ گەریلەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان توانیان شکست بە داعش بێنن. ئێمە زۆر شانازی بەوان دەکەین و ئینشاڵڵا بۆ ساڵی دێتەوە ساڵێکی زۆر باشتر دەبێت بە هەموو کوردانی جیهان. ئەوان هەروەها دەرفەتێکیان دروست کرد بۆ خۆشی و بەرزڕاگرتنی کولتوری نەتەوەیی بە جلوبەرگ و هەڵپەڕکێ و چێشتی کوردیەوە. ئەم لێ کۆبوونەوە و دەرباسکردنی کاتێکی خۆش لەگەڵ یەکتر پەیوەندیەکان بەهێزتر دەکات و بەرپرسایەتی دروست دەکات. کوردەکان وەختێ جەم دەبنەوە بۆ ئێمە دڵخۆشیە. ئومیدوارم ئێمەش هەر چوارپارچەی کوردستان خاکێکی خۆمان ببێت، جێگایەکی خۆمان ببێت و دەوڵەتێکی خۆمان ببێت. ئەمە بەڕاستی وەکو هەلێکە کە هەموو کوردەکان لەم ساڵ و بۆ بەبۆنەی سەری ساڵ و بەبۆنەی نەورۆزەوە لە یەک شوێن هەمومان کۆ ببینەوە و دیدارە تازە بکەینەوە و جەژنی نەورۆز بەباشی بەڕێوە ببین و هەروەها کەسانێک کە هاوڕێ و هاوسەرەکانیان کورد نیەن دەتوانن لەم ڕۆژەدا جوانی کولتوریان بەوان بناسێنن. هیوام ئەوەیە کە نەورۆزی داهاتوو لە کوردستانی ئازادە، کوردستانێک کە خەڵک بە دیاریکردنی چارەنووسی خۆیان داهاتووی کوردستانیان مسۆکەر گرتە بێت. Y pues deseándole feliz año nuevo en Spanish a Kurdis Salitas et Pirus. جەژنی نەورۆز بە ئامانجی دروستکردنی بیرەوەریەکی خۆش و بەرپرسایەتی لەگەڵمەگا و بەهێزکردنی پەیوەندیەکان دەیان ساڵە لە باشووری کالیفۆرنیادا بەڕێوە دەچێت. ئاوا هۆما دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.